باسی ئەومان کرد کە چۆن بتوانین مامۆستایەکی بە قووەت و بەهێز و کاریگەر دروستکەین. دووەم باسی ئەومان کردووە بە درێژایی ئەم بەرنمەیە کە بەڕێوەبەر چەند ڕۆڵ و کاریگەری باش و چاکی هەیە ئەگەر هەمیشە چاودێری مامۆستا و فێرخوازەکان بێت. سێەم باسی گرنگی توێژەرمان کرد کە بەداخەوە زۆر جار گرنگی توێژەر بە هەند وەرناگیرێ و لە ناو قوتابخانەکانە و لە ناو شوێنە پەروەردەیەکانە وەکو پێویست شوێنیان بۆ ناکرێتەوە، ژووری تایبەتیان نییە و حکوومەتیش بیری لەوە نەکرێتەوە کە ئەم هەموو دەرچووی توێژەری دەرونی توێژەری کۆمەڵایەتیمان هەیە بەداخەوە تەوزیفیان بکات و لە ناو قوتابخانەکانە دایان بنێت. بە تایبەتی دەرەوەی شار پێم وایە هەندێک شوێن هەیە زۆر بە دەگمەن توێژەری دەرونی توێژەری کۆمەڵاتی تیان ناو شارەکان تۆزێ باشترە. ئەمەش بۆ خۆی بەڵگەیە لەسەرەوەی کە ئەرکێکی زۆر دەکەوێتە سەر مامۆستا و سەر بەڕێوەبەر کە دەبوو زۆرێ لە کێشە کۆمەڵایەتی و کێشە خێزانەکان و کێشە تاکیەکان و کێشە دەرونیەکان ئەم توێژەری دەرونی توێژەری کۆمەڵاتیانە چارەسەریان بکردایە و بە دوواداچوونیان بۆ بکردایە، بەڵام بەداخەوە نەکراوە و خۆشیان وجودیان نەبوو. خاڵێکی تر کە گرنگ و بەڕێزان ئەویش بوو بە درێژایی ئەم بەرنمەیە هەمیشە باسی ئەومان کرد تکایە دایک و باوک، چونکە لەبیرتان نەچێت با مامۆستا باش بێت، بەڕێوەبەر باش بێت، با توێژەریش هەبێ، بەڵام دایک و باوکێک هەبێت کە پەروەردەیەکی باشی نەبێت. دایک و باوکێک هەبێ و هەڵسێ و دانیشێ و جمێندان و قسەی ناشرین. دایک و باوکێک هەبێ خۆیان ئەتوار و تەسەڕوفاتی هەڵەیان هەبێت. دایک و باوکێک هەبێت ژینگەیەکی لەبار بۆ منداڵەکە بۆ نمونە فەرەهەم نەکات. دایک و باوکێک خۆیان هەموو ڕۆژێک تیتکی یەکتری دەرکەن و خەریکی جیابوونەوە و تەلاقدانن. دایکێک لە شوێنێ بێ، باوکێک لە ماڵ و لە خانەوادە نەپرسێتەوە. بە درێژایی ئەم زنجیرە بابەتانی من باسی ئەومان کردووە دایک و باوک دەبێت لە کۆبوونەوەکانە ئامادە بێ لە ئەوڵی ساڵەوە، پێش مانگی یەکەم، دوای امتحانی 20ەکە و 60ەکە، نزیکی نیوەی ساڵ، دوای نیوەی ساڵ کە فیستیڤالێکە بێت، کە چالاکیەکە بێت و لە کاتێکشا کە منداڵەکەی باش و چاک و مەزبوط بووە. مامۆستایەکی بەڕێز باسی گوتی کاکتۆر ئەم خەڵکە قابلی هیچ نییە. وتم بۆ؟ وتی ئەمڕۆ نازەم 18 و 20 تەلەبەی نوخبەمان هەڵبژاردووە یەکەم و دووەم و ئەمانە و وتمانە دایک و باوکشتان بابێن. سوێن دەخوات دەڵێ 3 کەسیان دایک و باوکی هاتووە. 15ەکەی ترمان بان کردووە لە دکتۆر پێمان وتووە دایکم وەڵام من خەریک چێشلێنانە، باوکی خەریکی ڕاوەدینار. بە شەرتی ئەڵێ ئەهات من مناڵەکەی یەکەم بوو، ڕسمێکم لەگەڵا گرت، سرم بەرزە کردەوە، لەوێ سەربەرزیم بۆ دروستە کرد، لەوێ بە بەرچاوی مناڵەکەەوە دەمود ڕۆڵە باوکی باش تۆی دروست کردووە، دایکی باش تۆی دروست کردووە. بەس ئاخ داخی گرانم، کاتە نەبوونی دایک و باوک و پەروەردە نەکردنی دایک و باوک و نەبەستنی کۆڕ و سیمینار و چالاکی بۆ دایک و باوک بەداخەوە بەڵایەکی زۆر گەورەیە کە هەمومان پێوەیە ناڵێنین. ئەوانەمان کە لە قوتابخانەین یان قوتابخانەمان هەیە هەمیشە کۆبوونەوەی دایک و باوکانەکەین بە 400 کەس 80 کەس هاتوو. کۆبوونەوەی دایکان و باوکان ئەکرێت مامۆستا هەیە سوێنە خواڵە بە دوو دەوامەکەەوە 800 تەلەبەم هەیە. وتومە با بە هەردوو دەوامەکە بیکەین بەشکم تۆزە قەڵەباڵغی دروستکەین هۆڵەکە جمەی بێت. ئەڵێ سیرماکە دێشتان نیوەی هۆڵەکە پڕ نەبوو، کاتە 150 تەلەبە دایک و باوکی نەهاتوو. ئەوەڵێ تاکوتەرا هەیە دایکەکە و باوکەکە بێن. مالعلم مەفروزە جەنابەت کە منداڵێک مشوری بخۆی قەچێکە با دایکەکە و باوکەکە بڕۆ. وەکو دایک و باوکە پێی ناکرێ خاڵی ئەنێرم پوری ئەنێرم برا گەورەکەی خوشکە گەورەکەی کاتە بەداخەوە ئێمە لەوەشا تۆزێ هەڵەیەکی زۆر گەورەمان هەیە کە ئیشمان لەسەر نەکردووە. خاڵێکی تر بەڕێزان بە درێژایی ئەم بەرنامە پەروەردەیانە هەمیشە وتمان وریابین جگەل لە پەروەردە چەند گرنگە و دایک و باو گرنگە ئاگامان لە سۆشیال میدیا و تەلەڤیزۆن و ڕادیۆ و سەتەلایت. چکە ئەوەی تیکتۆک و فەیسبوک و تۆڕی کۆمەڵایەتی و یوتیوب و فەیز وەکوڵێت هەموو ئەو شتانی کە هەیە ئەوەنەی کە تۆ کاریگەری تێجاروێ ئەو کاریگەریەکەی دووقات و سێقات. بۆیە هەمیشە هاوارمان کردووە ئەوانەی کە بەرنامە دادەنێن، ئەوانەی بەرنامە وەردەگێڕن، ئەوانەی کە لە ژێر ئیمزاتان بەدەستە، ئەوانەی کە ئیجازەی تەلەڤیزۆن و سەتەلایتەکان دادەنێن، ئەوانەی کە ئیجازەی ڕادیۆکان دادەن، تکایە ئیجباریان بکەن بەرنامەی پەروەردەییان هەبێت. تکایە کە ئەزانی بەرنمەیەک لە تەلەڤیزۆنێ پەخشەکرێت ئەخلاق و ڕەوشتی میلەت تێکەدا پێی دابخا، تکایە عقوبەی بدا، تکایە کە ئەزانی تەلەڤیزۆنێک فلیمێکی دەرکردووە بە درێژایی ئەم فلیمە بەس وەسف و سەنای جگەرە خۆر و نێرگەلە خۆر و مەشروب خۆرە، ئەوەی کە ئەهلی نوێژە ڕسوا کراوە و خراپە و دڵی پیسە و خراپە، ئەوەی کە جگەرە و مەشروب ئەخوا و تریا خۆرە کراوە بە ئیمامی ڕەبانی و کراوە بە کەسێکی زۆر باش لەم فلیمەیە. ئەمە نەزرێکی خراپ وەرەگرین. ئەمە مناڵەکان کە سەیری ئەمە دەکەن شتەکانیان لێ قڵب دەبێتەوە، نازانێت ئەمە ڕاستە یان واقعەکە ڕاستە.
ئەو دەبینێت ئەوەی مەشروب بخوا خراپە کەچی ئەم لە فلیمەکە وای لێ ناکە ئەو دەبینێت ئەوەی کە بێتاقەت بێت دەبێت بۆ نمونە مەسەرەن مادەی هۆشبەر بخوا بەس دەواقع نابێ مادەی هۆشبەر بخوا دەبێت بڕوا چارەسەری بێتاقەتی و ناڕەحەتەکەی خۆی بکە ئەو دەبینێت لە فلیمێکە گەنجێکی بینیوە لە فلیمێکە هەر پارەی نەبووە دەچووە دزی کردووە پارەی نەبووە چووە خەڵکی کوشتووە بەس ئەم فلیمە لە ئەخیرا پەیامێکی خراپەدا بە منداڵەکانمان بە کوڕەکەی من دەڵێ هەر کاتێ پارەت نەبوو دەتوانی بڕۆی پارە بدزی بە کوڕ و کچەکەی من و تۆ دەڵێت هەر کاتێک پیاوەکەت یان ژنەکە زوڵمی لێ کردی دەتوانی بیکوژی دەتوانی دەستنیتە ناقڕی دەتوانی حەپی بۆ بکەیتە ناو بۆ نمونە پەرداخێکەوە بە شەرتێک بەبێ ئەوەی هیچ سانسۆرێکە بێ بەبێەوەی هیچ فلتەرێکە بێ بەداخەوە ئەم جۆرە بەرنامانە لە وڵات و مەملەکەتی ئێمەیە پەخش کراوە و خەڵکانە ژۆک و بەرزەکی بانان بۆی دەرچوونە بۆیە ئەم جۆرە بەرنامانە بەڕاستی باسی ئەوەش کراوە و هەوڵمانداوە کەم تا زۆر بۆ خەڵکەکە ڕوونکەین و بۆیە کورتی دەکەمەوە و دێمە لای جەنابتان ئەگەر قسەیەک یا مداخلێکتان و بە درێژایی ئەم بەرنامانە باسی ئەومان کرد منداڵ نابێ بێ ئامانج بێ منداڵ دەبێ بیرکردنەوەی باش و چاکێ بێ دەبێ پەروەردەیەکی باش و چاکمان هەبێ بۆ منداڵ نەک تەنها بە لێدان و چاوسورکردنەوە دەبێت شەڕ و ئاژاوەی دایک و باوک لە بەرچاوی منداڵ نەبێت دەبێت تاقیکردنەوە نەکرێ بە دێوەزمەیەکی زۆر گەورە و منداڵ زنوقی بچێت کە دەڵێن بە کەلوەریە دەبێت دەرەجە بە نەکرێ بە پێوەەر بۆ منداڵ لەبەرەوەی دەرەجەی نییە زەربی سفر کرێت دەرەجەی هەبوو بیکەین بە ئاسمانە دەبێت جیاوازی لە نێوان منداڵەکانمان دروست نەکەین و لە نێوان قوتابەکانمان دروست نەکەین ئەمە و دەیان و سەدان بابەت کە ئومێدەکەم ئینشاءالله پەیامێکی جوانمان گەیان بێ